نەخۆشخانەی فێرکاری فریاکەوتنی هەڵەبجە یەکێک لەو نەخۆشخانانەیە کە ڕۆژانە ژمارەیەکی زۆر نەخۆش بە مەبەستی چارەسەرکردن سەردانی دەکەن و بەردەوامیش خزمەتی هاوڵاتیان و نەخۆشەکانی تێدا دەکرێت. ئێمە وەکو لێپرسایی بەشی فریاکەوتنی هەڵەبجە بە ئەو پەڕیشانە زیێوانێ هەموو کارمەندەکانی هەر لە دەرگاکەی دەرەوە هەتاوەکو کارمەندێک کە لە بەشی کارەباییە هەمویان شەو ڕۆژیان خستۆتە سەرێک بۆ خزمەتی هاوڵاتیان و بە تایبەتی لێرەیە تاکە کەسێک کە ڕوبەڕووی کەیسەکانە بێتەوە پزیشک و کارمەندانی تەندروستی و کردە پزیشکیەکان و سایقی سعافە خۆشەویستەکانن کە بێوچان لە خەمی ئەو خەڵکەیان و ڕوبەڕووی دۆخەکە بوونەتەوانێ. کارمەندانی نەخۆشخانەکە و کارمەندانی خۆبەخشی تەندروستی هەڵەبجە لە سەرەتای دروستکردنی کەرەنتینەکانەوە جیا لە بینینی نەخۆش لە نەخۆشخانەکانیاندا ڕۆڵێکی گرنگیان لە کەرەنتینەکانیشدا هەبووە. کەناڵەکانی ڕاگەاندن بەتایبەتی کەناڵی گەلی کوردستان شارمەشانی هێزەکانی ناوخۆ ئاسایش و کارمەندانی تەندروستی و پزیشکان خزمەتێکی بێرچاو و بێوێنان بینیوە لەم پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە بەڕێزەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم باشترین چارەسەر بۆ ئەم ڕێگەیە کەرەنتینەکردنی خۆیانە لە ماڵەوە. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە داواکارن هاوڵاتیان سەردانەکانیان بۆ نەخۆشخانەکە کەم بکەنەوە لەو حاڵەتانەی کە پێویست نییە. هاوکات داواکارن ئەو هاوڵاتیانەی کە نیشانەکانی کۆئەندامی هەناسەیان تێدایە سەردانی نەخۆشخانەی بریندارانی چەکی کیمیاوی بکەن. سەرەتا بەخاتنانەکەم بەناوی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە پێم خۆشە سەرەتا دەستخۆشی لە سەرجەم مستافی نەخۆشخانەی فریاکەوتنی فێرکاری هەڵەبجە بکەم. خۆی لە هەموو دنیاە واجهەی تەندروستی لە هەموو شوێنەکە نەخۆشخانەی فریاکەوتنەکەیەتی بەسپاسەوە ئێمەش بۆ ئەم فەتایی کە ڕووی لە جیهان و هەرێمی کوردستان کردووە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە سەرجەم کارمەندە خۆشەویستەکانمان لە نەخۆشخانەی فریاکەوتن بە سەرجەم بەشەکانەوە لە ئامادەکاری تەواودان بە کاری خزمەتی خۆیان هەڵەسن ڕۆژانە ئەوەی کە پێویست بێت و هەر هاوڵاتیەک پێویستی بە نەخۆشخانەی فریاکەوتن بێت چ لە پێشوازیەکە بێت چ لە تێمی فریاگوزاری و شۆفێرەکان بێ دەست بەچێت دەچن بە دەم هاوڵاتیانی خۆشەویستەوە. هەموو حاڵەتە کتوپڕەکان و ڕوودا و خێرەکان دەستپێک لەم نەخۆشخانەیەدا دەبیندرێن. کارمەندان و پزیشکان پێکەوە بەدەر لەو مەترسیانەی کە لەسەر ژیانیانە خزمەتی تێدا دەکەن. بە شێوەی 24 کاتژمێریش خزمەتگوزاریەکانیان بەردەوامن. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.